وانا عشقك بايز يكي بردايك يا قلب وانا عشقك بايز يكي بردايك يا قلب ربون لنوري درانا وايدو هيدو تاوان ولو بخور بين نغمي شيرين بركة هيدو يباب ولو بخور بين نغمي شيرين بركة هيدو يباب يسير وكوخور لودي ودم كلي فاني تالضير يسير وكوخور لودي ودم كلي فاني تالضير ولا يفرين حتى أتوانم ملي روانين تشكيكي دورا خوش ويزدي تو كزي بين ولا يفرين حتى أتوانم ملي روانيم كتوبة يسركي دوزخي روحي برويالي ركا زنجيلي بدا بوتي غريبي براسيركا أسانم روجي الناسي توا وكو بياني هاك هاتي توم لفالقريانا ويبا قراني هاك هاتي توم لفالقريانا ويبا قراني کوڕ تۆ ئەزانی و خواردنەوەی سەرت تێ کردووە بۆ سیحەتە چەند خراپە فەرموو سیرکە بۆ سەعادی بەیانیە تا ئێستا بەری نەیاوی
واني دايجا من زور باش دو يو دايجا يشي من أول نية بيانا زوست حسن شوكا ئێکۆ قابلە خەڵک بە نێوەڕان دوکان بکاتەوە دايجا من كاري خون باشا دروني شم باكم نية حمل بيو زور باشي شو دشي زور باكم ئێ باش ئەومان زانی ئەی دەبەزەیەکە بە خۆتا بێتەوە دايجا تشيها أم بياني بمترقسم لطلاقي چاکە زانیامە چی خۆ دوای منیش هەتا هەتایە ناژیم إن شاء الله 1000 صالي تاجي ناکۆڵ وان نییە منیش دایکم حەزمەکە ئێستا ناوەکانت بە دەورمەوە بوونایە دوای من لە تۆ زیاتر کەس شک نابە إيه دوامي بلي أنا يجني دايجا كذا زاني تو زاني وشناي بۆ ژن هێنا ڕای دوعاە مرة عيو عالم لوشكا وأصلنا فكان تيجي حاشا هیچ تێنەخەم تباشا بعد المشمكة أصلا بيدي كلية كمو نەمەشو ناکە تا تۆ ژن نەهێنی دايكا خرجي لكي نافاني بوشي من جنا هيرم کوڕەکە ئەوەی چوو ئەو کاتە هەرسەکار بووی استاجواب زانە هەرزەکار متەواو کوڕەکە من دایکتم هەرە بێ بەم زوانە ژن بێوی ئێخۆ ئەو کاتی حەزم لە هەڵاوە خۆ تۆ هەردایکم بووی بۆ ڕازی نەبووی کوڕەکە چی بکەم وەڵڵاهی ئەو کاتەش من ڕازی بووم بەڵام چی بکەم بەڕەحمە بێ باوکە ڕازی نەبوو دایکە من یەک تەجروبەم هەیە و نایکم بەدوو تکار لێکم وات لە مەسلێش بێنە باشە کوڕەکەم ئەگەر ئەزانی هەواڵەماوە شووی نەکردووە ئەوە هەر ئەو بێنە ئێدە خۆ ئێستاش کەس نابێ بەڕێگر لە بەردانتا لە پاش چی؟ بەخوا بەڕاستمە ئەگەر ئەزانی لەکوێ خۆمەچم بۆ داوای دایە وازدەم قسە نەبێنە ئەو مەسەلەیە 10 ساڵی بەسەرا تێبەڕیوە مادەم دڵە بە هەڵاڵەوەیە لە سبەینێ زووتر نییە خۆمەچم بە دوایە گەڕم هەرە بێ بیدۆزمەوە باش بێکە وا بڵێن گەڕایی بە شوێنی ئەو دۆزیتەوە و شووی کردبوو مناڵیشی دەبوو ئەو کاتە چی بەم نەبیت گرنگەوەیە بیدۆزمەوە لە پێشا داوای لێبوردنی لێ یەکەم من ئەو گوناحە لەم لێ خۆمەکەمەوە ئەگەر شوشی کردبوو ئەوە قسمەت و نسیبە واز بێن و سولاغی مەکە چونکە لای دۆزیتەوە من ئەڕۆ لەکبەت ئێستاش دڵی بە هەڵاڵەوەیە خوا ئێمە بگرێت ئەجینە ئێستا مناڵی گەورەیە باش بێکە وا بڵێن گەڕایی بە شوێنی ئەو دۆزیتەوە و شووی کردبوو مناڵیشی دەبوو ئەو کاتە چی بەم نەبیت گرنگەوەیە بیدۆزمەوە لە پێشا داوای لێبوردنی لێ یەکەم من ئەو گوناحە لەم لێ خۆمەکەمەوە ئەگەر شوشی کردبوو ئەوە قسمەت و نسیبە واز بێن و سولاغی مەکە چونکە لای دۆزیتەوە من ئەڕۆ
دەبێ بە هەڵاڵایە خوا ئێمە بگرێت ئەجینا ئێستا ماڵی گەورەیە نما خان کەمێک مەجال هەیە فەرموو کاک سۆران ڕاستەکەی شتێکی هەمێ پێ بڵێم فەرموو ئامادەم کۆ بگرم ئاخری چی؟ دەی قسە بکە ئەوەتە گوێم گرتووە وتم تەنیا بین مەبەستمەوەیە هەزوو با پێکەوە بین بۆ نەخشەی ترمە کێشین؟ ها؟ نا بەڵام هەر حەزم کرد لە شوێنی پێکەوە دانیشی خۆ تەزانی من ناچمە دەرەوە لە ماڵەوە بۆ دایرە و لە دایرە شەو بۆ ماڵەوە لەبەر خاتری من چونکە زۆر پێویستە تۆ قسە لەگەڵا بکە ئەی ئەوە نییە قساکەین با هەر لێرە بین نما تەواو ئەوە بەرە ڕازی بوو دووس بێشینیەکەی خۆین پیرۆزە و بەخۆشی بێ بەهرە بەخۆشی بێ دەی کاک سۆران با شیرینی تۆش بخۆین سۆران لێی کاتی هاتووە بەخوا ساڵێک تر کەس شوت پێ ناکەم نا جارێ زۆری بە بەرەوە ماوە دەی کاک سۆران وتە چی کەی شیرینیەکەی تۆش بخۆین شیرینی من بەدەست تۆیە ئازاد کوڕم من ئاگاداری کێشەی تۆ ژیانم کامران کێشەی ئێمە زیاتر ئەزانم کوڕم ئەزانم ئاگام لە هەموو شتێکتانە باشە ئازاد تۆ خۆت مانگانە چەند وەرەگریت ماوەی 400 دینار 400 دینار ئەی ژیان چەند وەرەگرێ لەسەر 200ەیە 200 و 400 واتە بە هەردووتان 600 دینار وەرەگرن آخر 300 ناریژین بە کرێخانوو زۆرە فعلا ئەو پارەیە بەشتان ناکە باشە مامۆستا ئازاد تۆ دەوامت تاکوکەیە هەموو ڕۆژێبانیان تا سەعات 12 زۆر باشە کەوابوو تۆ دوای نیوەڕوان هیچ ئیشێکت نییە نەخێر باشە ئەگەر ئیشێک هەبێ دوای نیوەڕوان ئامادەی بیکەی ئیش بەسەر چاو هەرچێ گەڵی ئامادە زۆر چاکە ئەتە تۆ دەمڕۆ لە لای مامی خۆت ئیشەکەی ئەوە بۆ مانگانەش خۆم مانگانەیە بۆ بڕمەوانێ و هەمیشەش چاوم لێ دەبێت ئیشی ئێرەش زۆر ئاسانە ئازاد هەر زۆر بە ئاسانی فێریویت باشە کاک برایم ئەی مەسەلەی ژیان ئازاد مۆزوعی ژیان دانێ بۆ مامی خۆت حەقت لەبێ بەسەرەوە ئەگەر ئەم ێوارەیە نەهاتەوە دڵنیا بە سبەینێ نانی دەستی ئەوە خۆی بەڵام ئازاد ئەبێت تۆش بەڵێنم بەیتێ کە مەشروبات کەم بکەیتەوە خواردنەوە دڵنیا دەکەم لە ئیستەوە ئیتر ناخۆمەوە نا من وا ناڵێم هەرمە خۆرەوە بەڵام دۆزی کەمی کەرەوە کاک بەهزاد ئەگەر زەحمە نییە عەسر وەرە بە دوامە تا لای خەیان تاچین دێڵە کسان خوا حافیز جات خواغە ڕاستە تای سەنانی ڕۆمان نەخوارد بێ دێ گوێمێرە ئێستا هەمان پێکۆنان خۆین دەتو ئەگەر لێبێ با نەسووتێ باشە پەرزە نەچێتەوە بۆ دەوام تا سەر کوێ بەیانی تێژم بە
بازار جات خۆ معقولە تا ئێستا لە بازار بێت چوو بۆ لای خەیاتەکەی لەوانەیە جلەکانی تاوان نەبووبێ و بە دیارێ دانیشتی بێ بێگەورەیە ئەجنا تەسەڕفی ناکرد با بێتەوە خۆ مەزانم چیەکەم دەتوو ئاگار لە شتەکان لێ هەمووی سوتا شنن الله شفتها سيدستان خورم خليك من البستا تەرزەخان تا ئێستا لێ شۆ بووی جدو في خاكوي خمرت جلك يوبن حەقم نییە زۆر چاکای بینی تەرزە لەگەڵ دارایەوە قسە مەکە گەورە بۆ مناڵەکەی جاران نییە هەر مناڵەکەی جارانە لێشی قوبڵ ناکەمەوە لەگەڵ ما بدوێ پێم بڵێ جلەکانە تەواو بوو نەچم وەلای بەرە بدرۆکە ئەی لەکوێ بووی ئەها مستی لێم کڕی ئەی لەم ڕۆژانە مستیلێکی کەت نەکڕی با بەس حەزم لەمەش بوو ئەمڕۆ چون کڕی باشە تەرزە پێم بڵێ تۆ پارانە لەکوێ بوو ئێرە قەرزە حیاتە دنیا کاگەرە زەرەگەر پێمەڵێ چیت ئێوە لە دوکانەکە هەڵیگرە دوکانی خۆتە باشە ئەی دوایی چی قابلش کاتم لێ بکات خۆ دەزانی بەڵام من بزانم ئاخرەکەی باش نابێت دەوات لەم قسانە پێێنە دەی بانانەکەمان بخۆین دارە لەوا چ چوتە دەرەوە دەوەرە گوێمێرێ ئێستا پێیابێ تۆ نازانی چنی برسی بوو لە داخە کوێ دەرێ ئەچم زانم تۆ ژیان ئەوە بیرم چوو پێ بڵێم بەیانی کە تۆ چووی بۆ دەوا منیش چوو سەرێکم لە دوکانەکەی وەستە ئەحمەیە وەستە ئەحمەی کێیە ئای بۆ نەیناسی خاوەن خانۆکە بینی و ئەو خوا ژیان ئەوەنەی ڕێز لێگرتووم ئەیود لەم شەوانە بەنیاز بووم سەردانێکتان بکەم چیکە ئەیود ئەو هەتیوە هەر لە خۆیەوە هاتووە وتوەتی خانۆکە چۆڵکەن من چۆن لە ڕوونێشتیوا بە ئێوە بڵێم ئێوە ئەوەنە باشن لە هەموو کرێچەکان زیاتر ڕێستان هەیە بۆ خوا ژیان یەک سەعات وەسفی بەهزادی براتی کردووە یعنی کوڕەکەی درۆی کردووە هەنۆکە ناپرۆشن نەشکر کچم ئەم شەو بە ئیسراحەت ئەخەو خۆزگە ئەیان فرۆشت بۆی احتیاج دەستی نامی بین ئەمڕۆ بە یاسبەی تۆ ڕێتۆ ماڵی خۆت ئەی من و بەهزاد چی بکەین دایکە تۆ چاک ئەزانی من ناچمەوە لای ئازاد خوا و خانۆ خۆشەی مامەم هەبێ توخوا گوناح نییە ئێمە لێرە بژین دەمت داخە وامزانی عەقڵی نا دایکە تۆ هەر ڕقە لە مامە ئەگینا دەمت داخە شڕشێت وامزایی لە خۆشیە نازانی چی بکەین ئەخر خۆشی چی بکەین لەم چوار دیوارە پەرکوتەیە یەکچێ بەس نییە سەری خۆمان کەس کردووە و کەس منەت بە سەرمانە ناکە دایکە خۆزگە وا بیری نەئەکردەوە نما خان فەرموو نایت کاک بەهزاد نا من لێرە چاڕوان دەبم تۆ خۆ بچۆ بەلای ئیش خۆتەوە دیارە ئیشە هەیە چییە شەرم مەکە بیلە دایکم وتی مادەم هەرەچی بۆ بازار هەنێشتی ناوماڵ هەیە بیکڕام لۆژە تێشتەکان زۆر بێ ئەگەر یارمەتیم بێ سەرچاو زۆر چاکە باشە کاکە ئەگەر نەش هاتن من خۆم ناتوانم بێم مامۆستا ئازاد دەنێرم بەڵێ مامۆستا ئازاد کاروباری ئێرا بابڕێەوە چی بۆ کاکە ئەی بە پیاو پیر بێ
حەما چییە بێتافە دەوکە بیل لە چیە ئەوەی ڕاستی بێ کاک وریا بیل لە تۆکەم بیل لە من هەدێ حەما زانم چۆنی بیل لە من بەڕاستی کاک وریا من ماوەیەکی زۆر لەگەڵ تۆ کارەکەم تا ئێستا هاوڕێیەکم نەدی سەردانێ بکە کەسێکم نەدی تەلەفۆنێک پێ بۆ بکەم باشە حەما تۆ چوزان ئەی چۆن کاک وریا من هەمیشە لێرە نیم حەما ئەزانێت چی ئەڵێم لەگەڵ ماڵمنداڵتە چۆن ئەبەستمەوەیە ئەوە بێ چی کاک وریا وەڵڵی من یەک سەعات لە ماڵمنداڵم دوور بمشێتە بم من بەبێوان بزەلانم بۆ چییە باشە حەما مناوەکانی ناویان چی کاک وریا کوڕەکەم ناوی عەبدوڵایە و کچەکەیشم ناوی فاتمە باشە حەما بۆ ئەو ناوانە کۆنە وەڵا بڵێم چی کاک وریا کوڕەکەم لەسەر وەسێتی باوکم ناوی نا عەبدوڵڵا کچەکەیشم دایکم ناوی نا فاتمە ئەی تۆ حەزی لە چ ناوێکە بۆ مناڵ من حەزەکەم عەزیەت چۆنە بەلاتەوە؟ ئەویان دڵی خۆ دەیزانێت. حەزەکەم ڕای تۆش وەرگرم. جا بەڕاستە ڕای من وەرەگری؟ چییە کاک بازات؟ ئەڵێی سیقە بە زەوقی خۆ نییە؟ ئاها نمەخە من زۆر حەزم لەو ڕای حەزم تۆش بەدڵە ئەگەر بەدڵت وای بێتە دیاری بێت. نا سپاس زەوقی ناشکێنم بەڵام بۆ دیارێکەت زۆر حەزەکەم. ئەخ من حەز ناکەم ئەوە هەر ناشیکڕم.
کاک بەهزاد زۆر داوای لێبوردنەکەم تەسەوڕم ناکرد هەستەوە نەناسب بێ بەس باوەڕە هەبێ لەبەر هیچ شتێ نەبوو تەنها ئەوەندە هەیە خۆمەزانم مۆز ئەلەوە ناچێ باش بێ بەهەرحاڵ دڵی من هیچ شتیانە ئەگەر مەسەلەکەەوە ببێت ئەوە هیچ بەڵام ئەوزام حەقی خۆمم نیش دیارێک پێشکەشی جوانترین تەواوی مەکە بە دیارێکە و ڕازیم بەڵام بە مردێ منیش دیارێک بۆ تۆ بکڕم من بە هەموو مەرجەکانی تۆ ڕاستم یاڵا دەی بۆی چۆوە شتەکەی داگرین دێڵا ليكرا ياسين يا أخي أنا قولش كشكل في بتو غلط خلاص برایم لەواتێ ژیانی ئەوروپا زۆر خۆش بێت پێم وابێ لەم ماوەیە زۆربەی زۆری ئەوروپا گەڕابی بەڕاست لەو فەترەیە هیچ بیری لێرە نەکردەوە بەڕاستی هەتا دوو-سێ ساڵ هەستم نەیەکرد شتێکم بەجێهێشت بێ ئەوروپا زۆر خۆش بوو قەت بیرم لەوە نەکردەوە ڕۆژێ لە ڕۆژان گەڕێمەوە لێ بەڵام ڕۆژ بە ڕۆژ وای هات هەستمە کرد بیری کەس و کار و بیری شارەکە و بیری هاوڕێکان و یادگاری مناڵی بریارما کە بگەڕێمەوە و کەچی دوایی پەشیمانە بوو بۆ نازانم ئەرێ بەڕاست تۆ بە هەمووی چەند ساڵ لە ئەوروپا بووی زیاد لە 10 ساڵ باشە نیازی ئەوە نییە بگەڕێتەوە بۆ ئەوروپا تازە بڕوا ناکەم چونکە ئەگەر کەسم لێرە شک نەبردایە بێگومانە گەڕامەوە بۆ ئەوروپا بەڵامی سا پێویستە من لێرە بمێنەوە لەبەرەوەی مناڵەکانی شەریفی برام زۆریان پێویست بە منە وەڵی برایم مادەم وایە و نیازی گەڕانەوە نییە بۆ ئەوروپا منیش لە سبەینێ زووتر نییە ئەگەڕێم ژنێکی شۆخ و شەنگ و جوانی بۆ دۆزمە و ژنێکی چاکێ بۆ ێنم یاسین من تاکو ئەم تەمەنە ژنم نهێنابێ تازە بیر لە ژنێنان ناکەمەوە نازانم لە شو بۆ باسکە یاخە منیش ئینسانم گوناحم چییە کە ئەبێ کاکە بازار ئەی من چی بکەم تۆش تاوانباریت چییە کاکە بازار لەوە ئەچێ خیاڵە زۆرش خیاڵە ئەدەم شەو ئەمێ بگریم ژیان توخوا وازم لێ بێنە کاکێکیان ئاخر تۆش ژیان ئەمێ بگریم ئاخر تۆ کێ ڕاستیم پێڵێ چۆن ژیان ڕاستم پێ بڵێ تۆ کاتی خۆی ئازادی خۆشەویست 3 ساڵ باشە کە ئێوە عاشق بوون چۆن لە زمانی یەک تێناگەن کاکە تۆ قەت تا ئێستا قسەوا لەگەڵ منە نەکردووە چونکە قەت دوای بێرم نەکرد ئەی من چی بکەم تۆ دنیاکەی خۆت ڕۆخە بڕۆ دروستی کەرەوە مادەم بە عاشق دروست ناکرد آخر کاکە ژیان ئەتوانی چەند پێڵێ حەزەکەم تۆزێ بەتەنیا
مادەم تۆ حەزەکەی بەسەر چاوم نەڕۆ. ژیان ئەوە بەهزار بووە بێتاقەت بوو. منیش نازانم بەڵام زۆر گوناحە. هیچ شەوێکەوەندە تاخیر نەبووە. هیچ نییە بزان لەگەڵ برادەرەکانیایەتی ئەم شۆ زیاترە خۆنەوە. بەسە بیبڕەوە. بەخوا دایکە ئیشەڵا هیچ نابێ. ئاها کاگەڕایەوە. ئەوە دەی بیرم بێ. ئەوە دووەم جارێکی دوا بکەوێت. بۆ پێشتر وا دوا کەوتووە؟ پیرمە جارێکیان ئەو کاتەی ویستی هەڵاڵی بۆ بێنین باوکی ڕاستی نەبوو. هەفتەیەک دوای ئەوە شەوێک هەر نەهاتەوە تا بەیانی نەنووسم. کەچی بەیانی زوو هاتەوە. هەزار سوێندی خوارد لای برادەرێکی بووە. بزانە ئەم شەویش هەر لای ئەو برادەرێتی؟ نا چاکم بیرە کە زانی بێتاقەتی بووم ئیتر سوێندی خوارد جارێکی تر لە هیچ شوێنێک بە شەو نەمێنێتەوە. نما کچم نما هادایە چی بوو؟ وریان نەگەڕایەوە؟ نەگەڕایەوە سەعات دویشەوە. خوای گیان بەو شەو بۆ کوێ بچم؟ دایگیان دڵە هیچ نەکا ئێلەوانەی لای ڕەفیقێکی مابێتەوە. ئاخرە بۆ ها تەلەفۆنێکی بکردایە. دایگیان چی بکەین؟ بەم نیوە شەو چیمان پێکرێ؟ قەی ناکە تۆ بڕۆ بنۆ بەڵکۆوە خوایە. دایگیان تۆ بچۆ بنو من چاوەڕێیەکەم لێرە نەوەکو تەلەفۆنێکیش بکرێ. من نانم تۆ بڕۆ بنۆ تۆ بەیانی دەوامت هەیە. قەی ناکە تۆمان دوی بڕۆ سەرخێوە بشکێنە. نا منیش نانم بەڵکۆوە خوایە بێتەوە.
بەڕاست ئەی نەیوچێتی ئەو بۆ لە خۆ کردووە هیچ نییە سەرێشەیەکە و لێمان زل مەکە ئێ باشە نییە هیچ دەبێ هەڵڕێمانە نابێت زین چێتی کێڵی کێشێشی گەورەیان نییە لا ئینشەڵا هیچ نییە وەڵڵا کاکسۆران ڕاستەکە چونکە دایکیشی زۆر تێکچوو باشە نییە بۆ تەلەفۆنێکی بۆ ناکەی من هیچم زۆرە ئاوا دە باش خۆمە چ تەلەفۆنی بۆکە لا قەیناکە خۆم بۆ یەکەم چۆنی سپاس دەکەم بڵێ ئیجازەمان بۆ وەرگرت ئەی وەس ئەی چۆنە چۆن وەڵاوتم بار هەواڵێکی بزانین دە زۆر چاکە ئینشەڵا چاک دەبێتەوە چی بوو دایکی وتی هەر ئێستا ئێسعاف هاتووە بە بەلە بردووانە بۆ خەستەخانە بەڕاستە دیارە زۆر نەخۆشە نەیوت بردووانە بۆ خەستەخانەیەک منەڕۆ وەرە بابە گاڵتاکەم لە گریزی ساخترە بەڵام نازەکات ئەزانیان تۆ من چی دەی بیڵێ فەرمو بە دەست کیلۆ بەیش کوڕم ویلا شکر خوایە نما وەرە وریا هاتووتەوە چییە؟ ئەڵی لە مەرگ گەڕاومەتەوە پێم بڵێ بۆ چاوە خەواڵوە دیارەم شەو نەنووسوی چی بکەم؟ برادێکم نەخۆش بوو هەتا بەیانی بە دیاریەوە یعنی لە خەستەخانە بوویت؟ ناوم نەخۆش بوو ئێ باشە باش وەکو نهاتیتەوە با تەلەفۆنێکی بکردا بەڕاست نما چۆنە نەچیوەتەوە دەوامی چی؟ ئەمشە کارانی نەخەوتووە ئێ دوای ئەوە خەبەری تۆشمان نازانی ئیتفاقی لە چۆن جێوەدەوە بەیانی زوو تەلەفۆنم بۆ حەمە کرد تی لە دوێنێ عەسرەوە ڕۆشتۆتەوە داوای لێوردن نەکەم ئیتر وەزعەکەم وە کاکەوریا ئەو زلانم لەکوێ بوو قەت شتیوام نەبینیوە لەبەرتان ڕاستەکەی ماڵتان ئاوابێ وا سەرتان لێت یەکگام هەر نەتانێش پێتان بڵێم کە دوێنێ ئێوارە ئەم قاتم کرد ئەوە ئەی تەلەفۆنەکانە لەکوێ؟ لە ماڵ ئەو کوڕی بەرەدەرمدا دەیلمەجان خێرا بڕۆ چای لێنێ بەخوا لەوە چێ زۆریشی برسی بێ نا نانم خواردووە باشە کوڕێ دایشە زۆری ناکەم ئەڕوم تۆزی استراحەت دەکەم ئەمڕۆ ناسی بۆ بحال ئەوەی دەتواناو دەسەڵاتی منابێ لە پێناوی مناڵەکان ئایکەم ئامادەم لە پێناوی ئەوانە هەرچی سەروەت و سامانم هەیە هەر هەمووی دابنێم
من تێناگەم تۆ تا کەی بڕوا بە من ناکەیت بڕوام پێ بکە کوڕ و کچی خۆشم بوونایە هەر ئەوەنە خۆشەویستن ڕاست دەکەی گوناهی ئێمێ بە تۆ ڕازی نین ئەبێوێ لە ڕاستی قسەکانم بکەین من لەمە دووە هەرگیز نایەڵم نە ئازاد و نە ژیان بەو شێوەیە بژین وەک مناڵی خۆم سەیریان دەکەم جا تۆ باوەڕەکەی یان نا ئەوەیان کەیفی خۆتە ڕاستە تۆ دایکیانی بەڵام بیرن نەچێ منیش مامیان و لە جێگەی باوکیانی خۆ جارانیش مامیان بوویت لە جێی باوکیان تۆ چۆن لە منەگەی ئارەزوی خۆتە من برایمەکەی جاران نەماوە و ئەگەر چی خۆشم بە خەڵک نازانم و دڵنیاشم لەوەی کە تۆ باوەڕم پێ ناکەی بەڵام تکان لێکە من بۆ ئەوە هاتوون کە پێ بڵێم ئێوارە ژیان بڕواتەوە بۆ ماڵەوە بۆ لای ئازاد و مناڵەکانی ئێوارە ئازاد خۆشیە بەدوایە و خەمیشتان نەبێ هەرچی پێویستێکی ژیانیان هەیە من بۆیان داگیر دەکەم دایکیان چۆنێ؟ بەخێر بێ فەرمووەرە ژوورەوە ڕاستەکەی هاتم سەر نمەخان بم وتم نەک پێویستێکی هەبێت بەخێر بێ کوڕەکەم دەتۆ فەرمووەرە ژوورەوە نا هەر ئەوەنە هەواڵێکی نمەخانم بزانایە ناشکر زۆر باشە کوڕەکەم ئیشەڵڵا بەیانی دەوامی خۆیە کات دە زۆر چاکە زۆر سەلامی لێکم دەی خواحافیز خواحافیزت بێ کوڕەکەم کچم ژیان ئەوە خۆتی لاگ مەکە بڕۆ شتەکانە کۆکەرەوە ئەڵێ چی دایکە تێناگەم مامە هاتبوو مامن بۆچی خێرە بۆ لای تۆ هاتبوو بۆ مەسەرەی خانووکە هاتبوو بەخوا بێعەقڵ ئەڵێ بۆ لای تۆ هاتبوو من من بۆ کێشەکەی تۆ ئازاد هاتبوو ئەیود ئازاد ئێوارەیە بە شوێنتا و ئەشبێ لەگەڵیا بڕۆیتەوە من ناڕۆمە بۆ لای ئەو کە لە پوتە گوێ بگرە کچی خۆم من حەقی قسەی مامتم نییە بە قسەی دایکی خۆتەکەی بڕۆیتەوە باشترە هیچ نەبێت بەر خاتری مناڵەکانە ئێ بەخوا من بزانم بەحسادیش پێی خۆشە دیارە لێم بێزار بوون منتان ناوێت ئەگینا ئاوا دەرتان نەئەکردم ئێمە دەرە ناکەین باوکەکە ئیخوا هەرواش نامێنیتەوە من قسەی ئێوەم بۆ ناشکێ ئەگەرەوە ڕەئی ئێوە بێ ئێ باشە دایکە ئێمە بەچی بژین مناڵەکان هیچ نەبێ بیخۆن جلێکی وا نەبێ لە بەریکەن ئێ باشە دایکە گوناحی من چییە کچەکەم ئەوە چەند ڕۆژە بەهزاد و مامت و ئازاد یەکتری ئەبینن مامم ئازاد لەکوێ مامم ئەناسێت ئەی ناڵێن بەهزادیان لەگەڵا بووە ئازادیش تو بۆ کۆمپانیاکەی مامە ئێ دایکە تەواوی بکە دا شتێکی تریشێ پێ بڵێم ئازاد بڕیاری بە مامت و بە بەهزادیاوە کە ئیتر نەخواتەوە درۆکە سەد جاریکە ئەمەی وتووەتەوە نا لەواچی ئەم جارە بەڕاستی بێت چونکە ئیشی دۆزیوەتەوە ئیش جا ئەو کەی بە کەڵکی ئیژێ یان کێ ئیش بەوەکە نا لای مامت ئیشەکە بەڕاستە بەڕاستی شەوێکی ناخۆش بوو هەر تاو نابوو سەد جار ڕەم بێت چاوم چوو بێتە خەو خەبەرم بوو بێتەوە نەما من لە تۆ خراپتر بووم ئاخر کەی وەریا شەو نەهاتووتەوە بۆ کڵۆڵی من و تۆ لەلێ کچم بەخوا لە ناشارمەوە من ئەم شەو زانیمە کە تۆ وەریا چەند خۆشەوە ئەی چۆن ئەی برام نییە چوزان بڕوان ناکرد هەر لە خۆمەوە وام هەستە کرد خۆشم ناوێت باشە ئەم باوەڕە لەکوێ هێنا ئەیچی چەند وەختە ئاڵێن شوو بکە بەڵکو خوایە وریاژن بێنە کەچی چی؟ ئەمە کەی پەیوەندی بە خۆشەویستیەوە هەیە؟
چۆن پەیوەندی پێوە نیە هەموو جار لەگەڵ وریای براکە کە باسی ژن هێنانی لەگەڵاکە ئەڵێ بانی مەشروب کات خۆشت چاک ئاگادرەیە تخوا دایکەوە باسە لابە مەسەلەی ژنهێنانی کاکەوریا هیچ پەیوەندیەکی بەسەر شوکردنی منەوە نییە دە تۆ شوو بکە ئەنجا بزانە ئەزانی دایکە تۆ زۆر فەقیری فەقیر نیم دە تۆ شوو بکە بزانە چۆن دوای هەفتەیەک ژنی بۆ هێنم ئاخر چۆن ئەی ئێوە وەختی خۆی دڵتان نەشکانوە ئەو مەسەلەیە کۆن بوو بڕووبیانوی ئەو ئیستە شوکردنی تۆیە یعنی تۆ بەلاتەوە وایە بە شوکردنی منەوە مەسەلەیە چارەسەرەکرێت تۆ خوا ئەکا ئەیکەی ئەو سا بزانە ئەبێیان نا دێ باشە بزانین کێ بۆ دۆزیونەتەوە من نازان بەڵام هەر کوڕی چاک زۆرە ئاخرەکو چێ ئا نەریمانی پورزات ئێ خزمی شەو دوای ئەوە هەیەتی و ئەوم بەدڵ نییە ئە کاروانی دراوسێمان ئێ دوو جاری شاتن بۆ خواز بێنیت وەڵا ماڵێکی باشن ئەگەر شوم بۆ بکردا دەمێ بۆ یەکەم جار ڕازیە بوو کچم شتێک هەیە پێ دەڵێم بەس هەڵمەچوو ڕاست جوابم بەرەوە بۆ هەموو ناوە هەڵاچووم بەشتی تریژ هەڵاچم ئەڵێم خۆت کەسێکت خۆش ناوێ مەبەستم ئەوەیە لە دایرە لە شوێنێکی تر دایکە بڕوا کەشتیوانیە ئێخۆ ئەگەر هەش بێ مناڵ نیم چۆن لێتە شارمەوە ئێدە باشە مەسەلە تێشو ناکەیت خوا داوازە باسانە بێنە جارێ بیرم لێ نەکردوتەوە خوازانێ ئیکێ ناڵە سبێنە یەکێکم بەدڵ نابێ و بە هەفتەیە هەموو شتێ تاوا ناکەین باشە باش واز لێ هێنم بەڵام بەخوا من بزانم پرچی سپی ئەوانیتەوە ئەو یەکە نابینی نانایەک جار واژە بەڕاست نما دەوروبەری سەعە 11 ئەو کوڕە هات بۆ لات کوڕ کێیە کچم شتێک هەیە پێ دەڵێم بەس هەڵمەچوو ڕاست جوابم بەرەوە بۆ هەموو ناوە هەڵاچووم بەشتی تریژ هەڵاچم ئەڵێم خۆت کەسێکت خۆش ناوێ مەبەستم ئەوەیە لە دایرە لە شوێنێکی تر دایکە بڕوا کەشتیوانیە ئێخۆ ئەگەر هەش بێ مناڵ نیم چۆن لێتە شارمەوە ئێدە باشە مەسەلە تێشو ناکەیت خوا داوازە باسانە بێنە جارێ بیرم لێ نەکردوتەوە خوازانێ ئیکێ ناڵە سبێنە یەکێکم بەدڵ نابێ و بە هەفتەیە هەموو شتێ تاوا ناکەین باشە باش واز لێ هێنم بەڵام بەخوا من بزانم پرچی سپی ئەوانیتەوە ئەو یەکە نابینی نانایەک جار واژە بەڕاست نما دەوروبەری سەعە 11 ئەو کوڕە هات بۆ لات کوڕ کێیە کوڕە سایقەکەی ئەتان با بۆ دائیرە کاک بەهزاد بۆچی هاتبوو بۆ هەواڵ پرسین زۆر سیر بوو زۆری مەراق بوو بزانێ حاڵت چۆنە
برادری عزیز لەوا چوو محکەمەی پاسپۆرتی بکەوە نەمایتەوە. محکەمەی چی؟ تۆ هەست لەوانە بێنە چۆن هاتوو بێنە؟ بۆ حەز ناکەیت ئەم وەلات چۆن حەز بەس تۆ ماوەیەکی زۆر خۆت لەمە شاردووتە. بەڵام چی؟ تۆ مەحامیت و منیش براکەم. تۆ خەتای خۆتە. باشە کاکە باس ڕاست بۆ ئەنەوەیتەوە. ئەوە محکەمەی مامۆگراژنێکە. مامۆگراژن؟ دەی بچین بەلایەکە. باشە ڕێ با خۆم حازرکەم بەسەر چ. کەس هەواڵی نەپرسیم؟ نەخێر. ئەی ئیش و کار؟ ئەوەی هەیە لەسەر مێزەکە بۆم داناوی. زۆر چاکە. ئازاد بیری کۆتەوە. هەر ئەمڕۆ بچۆ ژیان بەرەوە. کاک برایم ئەگەر بە قسەی نەکردبوو نهاتەوە. من لەگەڵ داشیا قسەم کردووە. بەهزاتی براشی حەزەکا بێتەوە لات. ئەتر بۆ ئەترسی؟ بەخوا زۆرە ترسم بە قسەم نەکاتونەیەەوە. نا مەترسە ئازاد. ها بگە. ئەو پارەیە بەرە نەختێشت بۆ مناڵەکان بکڕە. بەڵام پێشەوەی بچی بۆ بازار بڕۆ بە دوای ژیانە لەگەڵ خۆتا بیبە بۆ بازار شتەکان کرد و اینجا بڕۆنەوە بۆ ماڵەوە. ئاسا چاکۆ پیاوەتی تۆ چۆن بینەوە؟ دەیخوا بۆ ئێمە بێڵێ. خدایگەم وازێتی کێشا. یاخوا بەخێر بێن کچەکانم. ئازیەتی چی؟ بەخوا ئێستاش خۆم لە ئێوە بەگەسترەزانم. ماشەڵڵا دایکم ئازایە. خوا بۆتان بێڵێ. بەخوا شەوقی ماڵ دایکە. نمەخان. چۆنم تاسێ بیر لە شوکردن نەکردێتەوە؟ وڵا بڵێم چی؟ کچەکانم باسی ئەوە بکەن. پێی بڵێن باشوو بکات. بەخوا لەواچێت نیم تۆ بەزەی بڵێ. خوا ئەکا ئەو شووەکات. ئەگەر دڵی خواستی لە هەرکوێ بێتم لەگەڵ ێژیم. نمەخان دیاردەیەکە حەزەکە شو بکەی. بڕوا بکەن 24 سەعاتە شوکردنی منی لەسەر دەما. هەر بە زۆر. بە زۆر نییە. من هەر لە ئێوە پرسم کچەکان. ئافرەت تاکە ئێبێ لە ماڵە باوک بمێنێتەوە. هەر نابێ شو بکات. ئاخر چیە لە ژم کەسێکی بڵە؟ بەخوا من بزانم پێ هەمووی وەکو یەکە هیچ جیاوازێکیان نییە. تەرزەخان باوەڕ ناکەم یەکجار وابێ. ئەخە من تەجروبەی شوکردنەوە هەیە من دەزانم پیاز چۆنە. دە باشە تۆزێکمان فێرکە؟ تجارە پێم بدە سۆرەکەتان لەکوێیە؟ ئەو کاتێن هەمووتان باسەکەم. زۆر چاکە. ئاوا بڕۆ بە دەستە چەپە. ببوورە. نه هیچ نییە. خۆیش دەزارە نەگەیشت. نه من داوا لێبوورنەکەم. ئەرە بەڕاست سۆرەکەتان لەکوێیە؟ هەر چۆ ژوورۆ بەرەبەردە. حەقەی جۆم لێگر هەر هەموویان چی ڕوویان ئەم کاتتان باش؟ تۆش باش. وریا کوڕم وەرمی وە بخۆ. زۆر سپاس. تۆزی شمەی وێ بڕۆم. بە یارمەتی خۆتان دایکە یەک دەقەیشم پێێتە. دایکە ئەم شەو نایەمەوە دڵی هیچ نەکە. ئاخر و ماخری ناوێت. ئەو برادرم چا نەبۆت و ئەم شەو لایە. باشە کوڕەکەم. چی بە باشەزانی ئەو بکە. دەی جەماعەت خواحافیز. خواحافیز بێن. ها تەرزەخانەوە هاتیتەوە. دەی پێمان بڵێ پیاو چۆنە؟ وەڵڵا ڕاستێکی هەمووی بیرچۆتەوە.
بژی جا منی بۆ چییە؟ باشە باش چییە بازار؟ ئەم ئێوارێ زوو هاتیتەوە. تم بە دایکم تەنیا نەبێت. یعنی ئەتزانی ژیان ئەڕواتەوە. ما من پێیوتم دایە تۆ ئەس لەوانە بێنە ئێستا وەزعە چۆنە خستمەوەیە هەز بە تەنیایی ناکەیت؟ تەنیایی؟ کوڕم من هەموو عمرم بە تەنیایی بردۆتە سەر. خوا ئێوەم بۆ هێڵێ ئیشەڵا قەت هەست بە تەنیایی ناکەم. خۆ ئەگەر بێت و بە قسەم بکەی ئەوە هەر قەت هەست بە تەنیایی ناکەم. جا دایکە کەی من بە قسەی تۆم نەکردووە؟ خوا لە منێ نەستێنێ نەوەڵڵا تا ئێستا دڵێ نەشکانێ. بۆ لەمەوە دواش بە هیچ شوێ دڵە ناشکێنێ. خێر ئەگەر چی هەیە بیڵێ؟ ئێ کوڕی خۆم منیش وەکو هەموو دایکێک حەزەکەم مناڵەکانی تۆ ببینم. دایجە ئەس لەو باسە بێنە جارێ زووە بۆ باسە. بیرم کۆتەوە دەستیان کردو بە دابشکردنی زەوی بۆ شەهیدان. ڕسمێکی شەریفی برابم لەلا بوو. گەیشتین کەیوان گەیشتین گەیشتین ئەرێ بەڕاست ئازاد ئەم دوومانگەتان چۆن بردە سەر؟ بڕوا بکە ژیان خۆشم نازانم چۆنم بردە سەر. ئادەی کچم ترێ سۆز لە تازەکانم بۆ لەبەرکە دەی باوکە پانتۆڵەکەم زۆر جوانە بەڵام پێڵاوەکانم کوڕم کەیوە وعد بێ ئەمانە جوتێ پێڵاوە بۆ کڕم هەر بەدڵی خۆت بێ. تخۆ بەڕاستە دایکە ژیان خۆزگە قەت ناڕۆشتی تخۆ بەجێمان نەهێڵا. نا کوڕە شیرینەکەم ئیتر قەت بەجێتان نایەڵم. کەیوان بەڵێ ئادەی کوڕم تۆش چۆ پانتۆڵەکە لە پێکە؟ ژیان بەڕاستی مناڵەکان گەورە بوو زۆریش حەساسن. بڕوا کەم جێشنی تۆ نییە زۆر کاری کردە سەر ئەوە. بەس هەر ئەوە؟ بڕوا کە ژیان بۆ سەر منیش. باوکە سیرم کە بزانە جارم ماشەڵڵا ماشەڵڵا کچی خۆم بە قوربانی بم زۆر جوانە بە ساقەی بم. قوربانە بم وەرە کوڕەکەم پانتۆڵەکە تۆزی درێژە دایکەنە بۆ چاکەم. ناچاکی مەکە ئەمشەو گەورابم.
عليكم. عليك السلام. الفاتحة. کاگوریا ئەی نازانی ئەگەر پیا و مناڵی هەبوو زۆر خەم و مەشاکل و داماوی لە کۆڵەکەوێتەوە چونکە هیچ نەبێ خۆی بە مناڵەکەەوە مەشغوڵەکە. ئەی چۆن حەمەش ئەی نەویستۆڵێن مناڵ فریشتەی ماڵە. ئەی کاگوریا ئەمەی شەزانی ئەنجا ژنیش نایەنی؟ تازە حەمەشیان من تەواو تەمەنم بەسەر چوو کەڵکیەوەم نەما. دەوەڵڵاهی کاگوریا ڕەفیقی تۆ دوانی هەیە نەوەڵا تۆ بڵێستیانیش بە شەرە بە گەلیستا من هەم بۆیان کرد بە چوار. ئەنجا بەس نێنەوە بوو ئەژینای سا 2 دەرزەن مناڵەکە عەرەوەڵڵا. بەڕاستی سەیرە برایم تۆ تا ئێستاش بە لە ژنێنا ناکەیتەوە. یاسی پێم ناڵێ دوای ئەم هەموو ساڵە تازە بیر لە چی بکەمەوە؟ نازانم بەڵام تۆ جارانیش هەروەکە لە ڕەخمی ئەو برادەرەکانمان خەریکە مناڵەکانیان شووەکە و ژنە هێنێ و کەچی تۆ واز لە من بێنە یاسی تازە من لەوە نەماوم بیر لە ژنێنان بکەمەوە. ئاخر تا دنیا تۆ ئەوە نامێنی براکەم ئەمە نەخۆشیە پیریە دوای ئەوە ئەم سەرۆت و سامانە کێ بیخوا؟ یاسین زۆر نەوانەی پێویستە ئەو سامانە بخۆن. تێناگەم کە گەیشتی دەچالە چێ تێگەی هەر بەڕاست تێناگەم برایم بڕواکە ئەوە چەند جارێکی شەرمەوێت لێت پرسم هەست دەکەم وەکو جاران نەماویت هەست بە گۆڕانێکەکەم. ئێستا یاسین ئێمە دانیشتوین بخۆینەوە یا دانیشتوین ئەو قسانە بکەین؟ ڕازەکەی چاوەکەم بەڵام تۆ ژەبێ بیرێ لە خۆ بکەیتەوە ئەخر